لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز ئەحسان شەمەری سەرۆکی سنتەری هیزری سیاسی لە عێراق لە بەغداوە لەگەڵما. بەڕێز شەمەری سپاس کە لەگەڵ کوردستان 24 بێگومان بەغدایەکێک لە وڵاتانەیە بڵین عێراق وڵاتانی دراوسەی ئێرانە کە زۆرترین کاریگەری هێرشەکانی ئیسرائیل و هەر گۆڕانکاریەک لەسەر ئەو وڵاتە عێراقیش بەدەر نییە لە ئێمە بزانم کە کاریگەری هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران لەسەر عێراق چۆن دەبینی؟ ئایا دەخزێتە نێو ململانەکانەوە یا ئەتوانێت دەرباز بێت لەم ئاڵۆزیانە؟ شكرا لكم على الاستضافة. بۆ بانکێشکردنم يجب أن نميز ما دەبێ بين جیا بکەینەوە لە دوو ڕێڕە و دوو هەڵوێستی دیاریکرا و جیاکەینەوە هەڵوێستی فەرمی عێراق کە حکوومەتەکەی بەڕێز سوودانی نوێنەرایەتی دەکات کە دژی ئەوەیە عێراق ببێتە بەشێک لەو ململانەیە و بابەتێکی دیکەش ئەو بیرروڕایەنن کە نیمچە فەرمیە چوارچەوەی هەماهەنگی و گروپە چەکداریەکان نوێنەرایەتی دەکەن وەک ئێستا دیارە ئەوان جۆڵ دەکەن بە گوێرەی ئەو بیر و هزر و عقایدیانێکە هەیەە لە بەیاننامەکاندا داوا لە جەماوەری دەکەن بە شێوەیەکی تەواو لە حاڵەتی ئامادەباشیدا من بە مەبەستی یەکگرتن لەگەڵ وەڵامی تۆڵەسەندنەوەی ئێران ئەماش بە شێوەیە کە عێراق دەبێتە خاک و گۆڕەپانی پێکدادان و ئەمەش جارێکی دیوکە دووبارە دەبێتەوە بە تایبەتی کە حکوومەتەکەی سوودانی چەکی کۆنتڕۆڵ نەکردووە ئەمەش زیاتر قەیرانی نێوخۆیی خراپتر دەکات. حکوومەت شڵەژاوە تووشی دابەشبوون بووە جگە لەمەش لایەن هەن هاوبەشی سیاسی هەن بۆ نمونە هەرێمی کوردستان پەیوەندیدار نییە بەوەی کە ئەم گروپە چەکداری و میلیشیانە دەیکەن هەروە چەند لایەن و هێزی دیکەش بە هەمان شێوە لەو بڕوایەدام کە حکوومەتەکەی سوودانی لە هەڵوێستێکی خراپدا لەو کاتە باشە. بەڕێز شەمەری ئاماژەت بەوە کرد کە هەڵوێستی فەرمی لە هەڵوێستی گروپە چەکدارەکان جیاوازە بەڵام ئەو گروپە چەکدارانەی کە ئێستا بەڕێزت ئاماژەت پێ کردووە پێشووتر هەڕەشەی تۆڵەکردنەوەی توندیان لە ئیسرائیل دەکرد بە چاوەڕێی دەرفەتێک بوون کە لە ئیسرائیل و بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکە بدەن ئێستا بێدەنگن. ئەو جموجۆڵەی کاڵیت لەو ئاستەدانیە کە پێشووتر هەڕەشەیان دەکرد پێت وایە ئەمە هۆکارەکەی چییە؟ لە بڕوایەدا بێدەنگیەکە وا دیارێستە کۆتایی هاتووە دوای هێرشەکەی ئیسرائیل. بەیاننامەکان کە دەرکران لە 20 کاتژمێری ڕابردوودا وا دەری دەخات کە ئەوان بربەستی بێدەنگیان شکاندووە کە لە ڕابردوودا هەبوو پێشتر ئاگربەستێک هەبوو بە ڕێکەوتنێکی دەرەکی بە دیاریکراوی کە ئەوان نابنە بەشێک لە ململانەکان بەڵام ئێستا بابەتەکە جیاوازە ئەوان لە بڕوایەدان ئامانجی داهاتوو دەبن لە دوای ئێران. لە 20 کاتژمێری ڕابردوودا بەیاننامە هەبووە هەڵوێست دەرکراوە لەلایەن بزوتنەوەی نوجەبا کەتایب سەید شوهەدا و عەسایبی ئەهلی حەق و بە هەمان شێوە کەتایبی حزب الله و ئەنسار الله لە ئوفیاش لە ڕیزی ئەواندا. ئێستا کە لەگەڵ ئێوە قسە دەکەین خۆپیشاندانێ لە چوارچێوەی ناوچەند نێودەوڵەتیەکان کە هەوڵ دەدەن هەماهەنگی و بێکەوە کارکردنی نێوان ئەمریکا و ئیسرائیل سەرکۆنە دەکەن کە ئێران بەهۆیەوە بامانج گیرە. لەو بڕوایەدام ئەگەر جموجۆڵیان هەبێت دەنگۆ هەیە کە فڕۆکێک درۆنێک خراوەتە خوارەوە لە نزیک بنکەی عین ئەسەد لەوانەیە بابەتەکە زیاتر بەرەو پەرەسەندن زۆر باشە. بەڕێز شەمەری لە دەستپێکی گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ئەوەی کە لە غەزە ڕوویدا دواتر سەرکردەکانی حەماس کە کرانە ئامانج ئەوەی کە لە سووریا ڕوویدا و ئێستا ئەوەی کە لە ئێران خەریکە ڕوو دەدات دەگوترا کە ئامانجی داهاتووی ئەم گۆڕانکاریانە عێراقن. ئایا پێت وایە شەڕ تا بەردەرگای عێراقیش هاتووە و ئەگەری هەیە ئامانجی دواتری گۆڕانکاریەکان لە ناو خۆی عێراق و هێزە چەکدارەکانی ئەو وڵاتە بێت؟ لەو بڕوایەدا کە ئیسرائیل
يعني تضع في حساباتها هذا الجانب. لا هاوکێشەکان لێکدانەوەکانی خۆی ئەمەی داناوە چەند ساتێک لەمەوبەر نەتەنیاهو سەرۆک وەزیرانی ئیسرائیل گوتی پێویستە کۆتایی بە بەرەی ئێران بهێنین لە ناوچەکەدا. باسی لە ئێران نەکرد بەڵکو باسی لە بەرەی ئێران کرد کە گروپە چەکدارەکان لە خۆ دەگرێت. ئەویش لە جەنگێکدا کە تا ئێستا بەردەوامە، جەنگێک لە دژی حەماس، حەزب الله و بە هەمان شێوە لەگەڵ حوسیەکانیش. بۆیە لەو بڕوایەدام گروپە چەکدارەکانی عێراق ئەگەر بەرەو ئاراستەیەک دابڕۆن ببنە بەشێک لەو شەڕەدا. لەگەڵم بمێنەوە بەڕێز ئەحسان شەمەری سەرۆکی سەنتەری هیزری سیاسی لە عێراق چەند دیمەنێکی ڕاستەوخۆ دەبینین لە ئاسمانی تەلەڤیڤ کە دیارە هێرشی ئێران بۆ سەر ئیسرائیل دەستی پێکردووە. ئەو هەڕەشانەی کە دەیکرد ئێستا ئێران خەریکە بەکردەوە لە نێوخاکی ئیسرائیل ئەنجامی دەدات. هەرچەندە ئەوەی کە دەبینین ئاسمانی تەلەڤیڤە چەند تەقینەوەیەک دەبینرێت و دووکەڵ بە ئاسمانی تەلەڤیڤەوە دیارە ئێران هەر لە بەرەبەیانی ئەمڕۆوە کە ئیسرائیل هێرشەکانی بۆ سەر ناوەندە گرنگەکانی ئێران دەستی پێکرد، هەڕەشەی وەڵامدانەوەی توندی کرد. ئەوەی کە لێدوانی فەرمی بێ لەلایەن سوپای ئیسرائیلەوە ئاماژەی بەوە کردووە کە بەرپەرچی هێرشەکانی ئێرانمان داوەتەوە و بەرپەرچی ژمارێک لە موشکەکانی ئێرانمان داوەتەوە. بەڵام بینایەک دەبینین کە لە تەلەڤیڤ دووکەڵی لێ هەڵدەستێت دیارەکە چەند ئامانجێکی لە نێو تەلەڤیڤ پێکاوە موشکەکانی ئێران. ئەم ئالۆزیانە لە کاتێکدایە کە چاوەڕێەوە دەکرا ئێرانیش لە وەڵامی ئەو هێرشانەی کە کراوەتە سەری کاردانەوەی توندی هەبێت، هەرچەندە کە لەلایەکەوە داوا کراوە کۆمەڵگەی نێودوڵەتی یەکێتی ئەوروپا وڵاتانی دیکە بێنە سەر هێڵ و ئەم گرژیانە هێور بکەنەوە. بەڵام ئێران هەر دەڵێت من لە تۆڵەی کوژرانی فەرماندە باڵەکانی وڵاتەکەم و هاوکات چەند زانایەکی ئەتۆمی و هێرشانێکی ئیسرائیل بە ناڕەوا وەکو ئێران دەڵێت کردوێتە سەر خاکی وڵاتەکەم تۆڵەی توند و خێرا لە ئیسرائیل دەکەمەوە کە تۆڵەکە وێران کردەبێت. ئەمە گرژیەکانی نێوان هەردوو لای زیاتر کردووە. گەری تەقینەوەی دۆخەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای وەڵامدانەوەکانی ئێران و هێرشەکانی ئیسرائیل بە تایبەتی زیاتر بووە. دووکەڵ لە چەند باڵەخانەیەکی تەلەڤیڤەوە دەبینرێت وەکو سوپای ئیسرائیل ئاماژەی پێکردووە کەوان بەرپەرچی چەند موشکێکی ئێرانیان داوەتەوە کاتۆتە نەو خاکی ئیسرائیل و سووتی ئامانجی دیاریکراو بپێکێت. بەڵام لە چەند وێنەی جیاوازدا دەردەکەون کە ئەو موشکانە چەند ئامانجێکیان لە نێو تەلەڤیڤ بە تایبەتی پێکاوە. هەر لە دەستپێکی ئەم شەڕەوە کە لە بەرەبەیانی ئەمڕۆوە دەستی پێکردووە ئیسرائیل لە ناو خۆی وڵاتەکەی حاڵەتی ئامادەباشی و حاڵەتی لە ناکاوی ڕاگەیاندووە، داوای لە هاوڵاتیانی خۆی کردووە کە لە پەناگەکان بمێننەوە لە بەرەوەی ئەم شەڕە درێژخایەن دەبێت. وەکو ئیسرائیل و سەرۆک وەزیرانی ئیسرائیل بنیامین نەتانیاهو ئاماژەی پێکردووە 2 هەفتە لە هێرشکردنە سەر ئێران بەردەوام دەبن لەوانەیە ئەمە سنووردار نەبێت و زیاتریش بخایەنێت لە بەرەوەی چوونەتە ناو شەڕێکی گەورەوە لەگەڵ ئێران کە دەستپێکی ئەم شەڕەش وەکو ئیسرائیل دەڵێت ئێران بووە لە بەرەوەی بەهۆی بوونی چەکی ئەتۆمی و درێژەدان بە پرۆگرام ئاتۆمیەکانی مەترسی بۆ سەر ئیسرائیل و بەرژەوەندیەکانی هاوپەیمانەکانی ئیسرائیل لە ناوچەکە دروست کردووە. کاردانەوەکانی ئێران تا ئێستا ئەوە بوونە کە هەڕەشەی وەڵامدانەوەی توندی کردووە و داوای لە ناوەندە نێودوڵەتیەکان کردووە بێنە سەر هێڵ بۆ وەڵامدانەوەی هێرشەکانی ئیسرائیل. ئەوەی کە ئیسرائیل لە بەرەبەیانی ئەمڕۆ ئەنجامیدا بۆ هۆکاری کوژرانی 78 کەس و 322 کەسیشی بریندار کرد کە زۆرترین کوژراوەکان لە تەبرێز بوو کە 18 کوژرا و 35 برینداری لە تەبرێز لێکەوتەوە. لەگەڵەوەدا حوسین سلامی فەرماندەی سوپای پاسدارانی ئێران و محەممەد باقری سەرۆکی ئەرکانی هێزە چەکدارەکانی ئێران، محەممەد تەهرانچی سەرۆکی زانکۆی ئازادی ئیسلامی و فەرەدون عەباسی زانایی بواری ئەتۆمی لە ئەنجامی هێرشەکانی ئیسرائیلدا کوژران. ئەمە شوای کرد کە ئێران بە توندی بیر لە وەڵامێکی خێرا بۆ ئیسرائیل بکاتەوە. ئەوەی کە لە ئێران ڕوویدا و هێرشانە تاران و چەند ناوچێکی دەوروبەری کردە ئامانج کە زیاتر لە 6 بنکەی سەربازی بوون کە لە نێویاندا بنکەی پارچین بوو، هەروەها دوو کۆمەڵگەی نیشتەجێبوونی ئەمنی و سەربازی کە بۆ فەرماندە سەربازیەکانی ئێران دروست کرابوون لەگەڵ چەند باڵەخانەیەکی نیشتەجێبوون و شارەکانیش کرابوونە ئامانج. ئەوەی کە نوێترین زانیاریە لە هێرشەکانی ئێستای ئێران بۆ سەر ئیسرائیل زیاتر لە 100 موشکی ئێران ئاراستەی ئیسرائیل و تەلەڤیڤ کراون. ئیسرائیلیش ڕایگەیاندووە لە لێدوانێکی فەرمیدا سوپای ئیسرائیل کە بەرپەرچی زۆربەی موشکەکانی ئێرانی داوەتەوە. بەڵام وەکو دەبینین لە وێنەکان لە کوردستان 24ەوە دووکەڵ بە ئاسمانی تەلەڤیڤەوە دیارە چەند باڵەخانەیەک دیارەکراوەتە ئامانج کە دیار نییە باڵەخانەکان بە دیاریکراوی کوێن، بەڵام ئێران وتوێتی ئامانجی دیاریکراوی خۆمان هەیە لە نێو خاکی ئیسرائیلدا دەیپێکین. بەهۆی ئەم ئاڵۆزیانە کە لە بەرەبەیانی ئەمڕۆوە ڕووی داوە هەر لە دوێنێەوە حاڵەتی لە ناکاو
و هۆشداریەکان هەر بەردەوام بوونا گەشتی ئاسمانی لە زۆربەی وڵاتانەوە ڕاگیراوە فڕۆکەخانەی نێودوڵەتیەکان بە تایبەتی لە بەغدا لە هەولێر لە ئێران فڕۆکەخانەی مهرابادی ئێران گەشتەکانی خۆی بۆ وڵاتانی دەرەوە ڕاگرتووە حاڵەتی لە ناکاو لە بەشێک لە وڵاتانی دەوروبەری ئێران و دراوسە ئێران و تایبەت ئیسرائیلیش ئێستا ڕاگەندراوە باڵێۆزخانەی ئەمریکا لە بەحرین و کوێیت و عێراق کارمەندانی خۆی کشاندەوە یا ئەو بنەماڵانەی کشاندەوە کە کارمەندی ناپێویست بوون لە باڵێۆزخانەکان کاریان دەگەر هاوکات داوایان لە هاوڵاتیانی خۆیان کردووە کە سەردانی ئێران نەکەن بەر لەوەی هێرشانە ڕوودات و ئەڵێن وریا بنەوەی کە بەر هیچ ئامانجێک نەکەون ئەمە ئەم بارودۆخەیە کە تا ئێستا درێژەی هەیە هێرشەکان هەر بەردەوامن لەلایەن ئیسرائیلەوە بەسەر ئێران و نوێترین کاردانەوەش کاردانەوەی ئێران بۆ بە زیاتر لە 100 موشک بۆ سەرخاکی ئیسرائیل کە ئیسرائیل دەڵێت زۆربەی موشکەکانی بەرپەرش داوەتەوە. بەڵێ دەگەڵمەوە لای میوانەکەم بەڕێز حسان شەمەری سەرۆکی سنتەری هزری سیاسی لە عێراق لە بەغداوە لەگەڵم بوو بەڕێز شەمەری ببوورە من قسەکانی تۆم بڕی لەبەرەوەی ئەو وێنانە گرنگ بوون کاردانەوەی ئێرانمان بینی کە هێرشی کردە سەر تەلەڤیڤ و ئێستا هەر هێرشەکان بەردەوامە پێت وایە ئەم کاردانەوانە و هێرشە بەردەوامەکانی ئیسرائیل ئەگەر بەردەوام بێت لە دوای ئەوەی کە بەرەبەیانی ئەمڕۆ ڕوویدا ئەگەری تەقینەوەی دۆخەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا چەندە ئەگەرێکی زۆر بەهێزتر دەبێت و چی ڕوو دەدات لە دوای ئەمەی کە ئەمڕۆ بینیمان ئەم بابەتە دەگەڕێتەوە سەر ئاستی وەڵامدانەوەی ئێران بەڵێ چەند ساتێک لەمەوبەر باستان لەوە کرد لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەتان و ئەوەی لەبارەی هێرشەکانی سەر تەلەڤیڤ دەیگوازنەوە ئەگەر وەڵامی ئێران لەوانەیە ببێتە هۆی کەوتنی چەند قوربانیەکی ئیسرائیلی چەند کەسێک لە ئیسرائیل ببنە قوربانی ئەمەش دەبێتە هۆی هێرشێکی گەورەتری ئیسرائیلی بۆ سەر ئێران ئاستی هێزی وەڵامدانەوەی ئێران لە دوای ئەمە چۆن دەبێت ئایا بەردەوام دەبێت لە هێرشەکان لە کاتێکدا ئێران هێرش دەکاتە سەر تەلەڤیڤ بە هەمان شێوە دەبینین کە ئیسرائیل شێرش دەکاتە سەر تاران ئێمە باس لەوە دەکەین ئێستا پێکدادان هەیە لە نێوان دوو لایەن بە دیاریکراوی لە نێوان دوو لایەن هەیە ئەگەر زیاتر بەرەو پێش بچێت لە بڕوایەدام ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و تەنانەت هەڵوێستی سەرۆکی فەڕەنسا ئیمانوێل ماکرۆن کاتژمێرێک لەمەوبەر جەختی کردەوە ئێران دەبێت کۆتایی بە مەترسیەکەی بهێندرێت لە ناوچەکەدا ئەمەش بەڵگەیە لەسەر ئەگەری بوونی هاوپەیمانیەکی نێودەوڵەتی و پێکهێنانی هاوپەیمانیەکی نێودەوڵەتی لە دژی ئێران پێک بێت لە ئەمریکا فەڕەنسا ئیسرائیل تەنانەت بەریتانیاش ئەمە ئەگەری هەیە ڕوو بدات ئەگەرێکی زۆر هەیە ڕوو بدات بۆیە دەکرێت ببینین گرژیەکان زیاتر پەرەسەندرێن ئایا ڕوو لە جەنگێکی فراوان و کراوە دەکەین بەو شێوەی کە پێشتر هەبووە نەخێر لە بڕوایەدانیم ئەمە ڕوو بدات بەڵام دەکرێت ئەم هێرشانە کۆتایی بێن بە گوێرەی ڕێڕەوەیەکی یەکلاکردنەوە یاخود نێوەندگیریەک یەکێک لە وڵاتانی وڵاتە زلێزەکان بیگرنە بەر بۆ نمونە ڤلادیمیر پوتین یاخود وڵاتێکی عەرەبی ڕۆڵی ئەگەری بەردەوامبوون ئەم گرژیانە وەڵام و وەڵامدانەوەکانی ئیسرائیل و ئێران چی ڕوو دەدات پێت وایە ئێران بژاردەی سەربازی بەرامبەر بە ئیسرائیل هەڵدەبژێرێت یان نا لە ئەم کاتانەدا پێی وایە و پێی باشە کە دانوستان بکات و ڕێککەوێت بۆی کە مەترسیەکان لەسەر خۆی دوور بخاتەوە لەو بڕوایەدام ئێستا ناچارە بەو بژاردە سەربازیە چونکە سروشتی هێرشەکانی ئیسرائیل کە 20 کاتژمێر لەمەوبەر یاخود کەمتر جێبەجێکرا بۆ نمونە لە کاتژمێر 3 بەیانیەوە 200 هێرش ئەنجامدرا بۆیە وا دیارە ئێران پێویستی بە وەڵامدانەوەیەک هەیە بۆ ئەوەی ڕووی خۆی بپارێزە لەو کاتە هەستیارەدا بە دیاریکراویش لەوانەیە ناچار بێت لە دواتر ئەگەر
بۆی دەربکەوێت کە سیستەمە بەرگریەکانی و هێزەکانی و ڕوبەڕووی ماندووبوون بوونەتەوە و بووەتە وڵاتێک هێزە سەربازیەکانی کەم بووەتەوە یاخود نەیماوە ئەو کاتە ڕوو لە مێزی دانوستان دەکات بەڵام لەسەر چی دانوستان بکات لەسەر دامەزراوە ئەتۆمیەکان کە وا دیارە ئیسرائیل کار لەسەر لە ناوبرنی دەکات یاخود لاوانەیە دانوستان لەسەر دۆسەی دیکە بکات مانەوەی دەسەڵات کە لە ناوچەکەدا هەیە یاخود ما کۆتایی هێنان بە کۆنتڕۆڵ و دەسەڵاتی هاوپەیمانانی لە وڵاتانی ناوچەکە یاخود پێدانی چەک لە ئێرانەوە بۆ هاوپەیمانانی بە دیاریکراوی لە عێراق لاوانەیە ئێران دانوستان لەسەر ئەمانە بکات. ئاماژەت بەوە کرد کە ئێران وەکو پێشووتر هاوپەیمانی بەهێزی لە پشت نییە لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبرەوە بە تایبەتی کە ئیتر حەماس و حەزبوڵا لاواز بوون و باڵەکانی دیکەشی لە وڵاتانی دیکە تا ڕادێک لە ژێرگوشاردان پێت وایە ئەو هێزە کاریگەرەی هەیە کا ڕوبەڕووی ئیسرائیل ببێتەوە شەڕێکی بەرامبەر لە نێوانیاندا ڕوودەدات. لەو بڕوایەدانیم جیاوازیەکی زۆر هەبێت لە ڕووی توانای سەربازی و ئەمنی و ئاشکرایە لە دوێنێ شەوەوە ئاستایی جیاوازیەکان زۆرە. ئیسرائیل لە نێوخۆی ئێراندا جموجۆڵ دەکات هەروە سەرکردەکانی ڕیزی پێشەوە کوژراون. دەبێت بیر لەوە بکەنەوە کە فەرماندەی سوپای پاسداران بامانج گیراوە سەرۆکی دەستەی گشتی ڕاوێژکاری خامنەیی بۆ کاروباری سیاسی ئێران بە شێوەیەکی زۆر گەورە کاری تێدا دەکرێت. ئێران ناکرێت بەو شێوەیە باز لە هاوسەنگی هێز بکەین. ئێستا ئێران لاواز کراوە ئەو هێرشانە کە بەردەوام بوونە هێزی نوێی پێنادات. باشە ئەڵێ ئێران ئێستا لاوازە لەم پێگە لاوازەی کە ئێستا وەکو جەنابەت باست کرد ئێران تێیدایە ئایا ئێران ئامادە دەبێت جارێکی تر بچێتەوە لەگەڵ ئەمریکا دانوستانەکان دەست پێ بکاتەوە وەکەوەی کە دۆناڵد ترامپ داوای لێ کردووە ئەگەرەوێت وڵاتێکی پارێزراو بێت یان دەکەوێتە بەرەی شەڕێک لەگەڵ ئیسرائیل کە ئەنجامەکەی بۆ داهاتوەکەی دیار نییە. ئەمڕۆ ڕایگەیاند کە لە مێزی دانوستان دەکشێتەوە چونکە تاران پێی وایە ئەمریکا یارمەتی دەری ئیسرائیلە گڵۆپی سەوزی بۆ هەڵکرد بە لەو هێرشەدا بەڵام ئەگەر هێرشەکان بەردەوام بن و ئێران بە شێوەیەکی گشتی لە ڕووی سەربازی و ئەمنیەوە زیاتر لاواز بکرێت ئەو کاتی ناچار دەبێت دانوستان بکات لە ماوەی هەفتەیەکدا ئەگەری هەیە ڕێڕەوێکی دیپلۆماسی بەدی بکەین لەلایەن یەکێک لە وڵاتانەوە رووسیا دەکرێت جموجۆڵ بکات یاخود شانشینی سعودیا ئەگەری هەیە جموجۆڵ بکەن. ئەمەش تەنانەت سەڵتەنەتی عومانیش کە سەرپەرشتی دانوستانی ئەمریکا و ئێران دەکات لەوانەیە ئەمەوە لە ئێران کات بێتەوە بگەڕێتەوە بۆ دانوستان. ئێران هیچ توانایەکی نییە ئەو توانایی نییە بەشداری لە جەنگێکی کراوە بکات جەنگێکی فراوان ئەنجام بدات چونکە توانایی نەماوە بەرگری لە خۆی بکات. زۆر باشە گەر بگەڕینەوە بابەتی عراق بە تایبەتی هەرێستا کە ئێمە قسە دەکەین لە ناوچەی سەوزی بەغدا خۆپیشاندانی لایەنگرانی حیزبوڵایە کە باڵای حیزبوڵا و ئێرانەوە بەرەو باڵۆزخانەی ئەمریکا و ناوەندە دیپلۆماسیەکان لە ناوچەی سەوز دەڕۆن. ئایا ئەمە ئەگەری هەیە کە جارێکی دیکە عراق پەلکێشی نێو ئەو ململانیانە بکات یا دۆخی ناوخۆی عراق لە ڕووی ئەمنیەوە لەم کاتە هەستیارەدا زیاتر ئالۆز بکات یا حکوومەت دەتوانێت کۆنتڕۆڵی ئەم جۆرە بابەتانە بکات لە ئێستادا؟ لەو بڕوایەدام بەگوێرەی ئاماژە سەرەتاییەکان دەری دەخەن کە گروپە چەکدارەکان دەبنە بەشێک لە وەڵامدانەوەی ئێران بەشداری لە وەڵامدانەوەی ئێران دەکەن. چەند ساتێک لەمەوە بەر عەسای بەهری الحەق بەیاننامەیەکی دەرکرد باسی لەوە کرد پێویستە ئامادەباشی هەبێت بە مەبەستی پشتیوانیکردن لە ئێران بە هەماشەوە جەباژە و کاری کردووە. بۆ پیشاندان دەکرێت ئاماژەیەکی ئەرێنی نەبێت بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. دەکرێت وێنەکان وا دەری بڕن ئۆپەراسیۆن بکرێت بە مەبەستی بە ئامانجگرتنی هێزەکانی ئەمریکا. ئایا حکوومەتی سوودانی دەتوانێت سنوورێک بۆ گروپانەدانێت؟ لە بڕوایەدام ئەمە سەختە. لە بڕوایەدام ناتوانێت ئەو کارە بکات چونکە
کۆنتترۆڵی لەدەست نەماوە لە ئەگەری جموجۆڵی ئەم هێزە چەکدارانە و بەرپەرشدانەوە بەرامبەر بە هێرشەکانی ئیسرائیل و پاڵپشتیکردنیان لە ئێران پێت وایە هەڵوێستی وڵاتانی هاوپەیمانی ئیسرائیل و ئەمریکا بەرامبەر بە عێراق چۆن دەبێت؟ ئایا ئەوان وەڵامی ئەم هێرشانە لە نێو خاکی عێراق دەزنەوە؟ عێراقیش دەبێت بەشێک لەو ململانیانی کە ئێستا هەیە ئەبێتە شوێن یەکلاکردنەوەی ململانیەکان لە نێو خاکەکەی خۆیدا؟ ئەمڕۆ چاوپێکەوتنێک هەبوو لە نێوان سەرۆکوەزیرانی عێراق و القائم بأعمال السفارة الأمريكية باڵیۆزی کاربڕێکەری ئەمریکا و فەرماندەیەکی ئەمریکی بەشداری لەو چاوپێکەوتنە کرد لەو کۆبوونەوەیە گفتوگۆکان ئاشکرا بوون وا دیارە کە ئەمریکا بە شێوەیەکی زۆر خێرا وەڵام دەداتەوە ئەگەر هێزەکانی دووچاری هێرش بوونەوە لەلایەن گروپە چەکدارەکانەوە. ئەمە بابەتێک کە ئەگەرێکی زۆری هەیە ڕوو بدات بۆیە عێراق دەبێتە گۆڕەپانێکی پێکدادان. بۆیە لەوانەیە پێشهاتێکی زۆر مەترسیدار و لێکەوتەی مەترسیدار لە بەردەممان هەبێت، چونکە تەنیا لەسەر گروپە چەکدارەکان نابێت، لەوانەیە سزای ئابووری لە خۆ بگرێت، لەوانەیە چەندین کەسایەتی سزا بدرێت، لەوانەیە هێرش بکرێتە سەر چەند دامەزراوەی ئەمنی کە سەر بەو گروپە چەکدارانەیە. هەموو سیناریۆکان ئەگەری هەیە ڕوو بدات کراوەن لۆ بڕواایەدا هاوپەیمانیەکی ئەمریکی ئیسرائیلی هەبێت بۆ ئەنجامدانی ئەو هێرشانە ئەگەر گروپە چەکدارەکان بڕیاریاندا کارێک بکەن. کارێکی سەربازی. زۆر باشە، زۆر سپاس دەکەم بە ڕێز ئەحسان شەمەری سەرۆکی سەنتەری هیزری سیاسی لە عێراق کە لە بەغداوە لەگەڵمان بووی.